پەنابەری ڕۆهینگایی شەهاب ئودین پێی وابوو ئەو بەلەمە تەختەی ئەو لە مانگی دوودا گەشتی پێکرد وەک تکتێکە بۆی کە لە کەمپەکانی بەنگلادیشەوە دەری بێنێت بۆ ژیانێکی باشتر لە مالیزیا. لەبەری ئەوەش بەلەمەکە تا لێواری مردنی برد. شەهابی تەمەن 20 ساڵان لەنێو ئەو 400 کەسە ڕزگار بووە کە لە ئاوەکە هێنرانە دەرەوە. برسێتی و لاوازی و ترس و تاسان سەرتاپای ئەو کەسانەی داگیر کردبوو. دوای ئەوەی بەلەمەکە لە مالیزیاوە گەڕایەوە چەندین هەفتەش لەسەر ئاودا مابووە بەبێ لەنگەرگرتن بەر لەوەی بگاتە بەنگلادیش لە ناوەڕاستی مانگی 4دا. ئێمە سەرجەممان 510 کەس بووین لە ناو بەلەمەکە بە مناڵیشەوە. لە ماوەی 5 ڕۆژدا خواردنمان لێبڕا دوای ئەوەی سەر بەلەمەکە کەوتین. لە لێدوانێکیاندا بۆ ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز 7 ڕزگار بووی بەلەمەکە مەترسی هەرە خراپەکانی ئەو دوو مانگەیان بیردێتەوە. هەروەها ئەوانشی لە بەلەمەکە گیانیان لەدەستداوە دەگاتە نزیکەی 100 کەس. ڕزگاربووان باز لە سەدان ژن و پیا و منداڵ دەکەن کە لە دوای ئەوەی خواردنی پێویستیان پێنەماوە لە برسێتی و توێنێتیدا گیانیان لەدەستداوە و لاشەکانیشیان فرێدراوەتە ناو دەریا. ئێمە بە خواردنەوەی ئاوی سێ ڕزگارمان بوو. لەگەڵ ئەو پارچە پسکیتانەی قاچاقچەکان پێیان دەدەین. هەندێک جاریش کەمێک ئەو هیچ خواردنێکمان نەبوو بۆ چەندین ڕۆژ. ژن و منداڵەکان بەهۆی نەبوونی خواردنەوە یانیان لەدەستدا. بەرپرسانی پاسەوانی کەناردەریا دەڵێن ئەوان تووشی تاسان بوون کاتێک بینیان زۆربەیان هێندە لاواز بوون ناتوانن بەپێوە بوەستن. قاچاقچەکان بە زۆرم لێ ژنەکانیان دەبرد و هەندێکیان هەر لەسەر بەلەمەکە دووجان بوون. سێ لەو ژنانەش ڕزگاریان بۆ و ئێستا لە ناو کەمپەکەن. میریال بۆرسیر سەرۆکی نێردەی پزیشکانی بێسنوور لە بەنگلادیش کە بەم دوایانە سەردانی ڕزگاربووانی کردووە دەڵێت زۆربیان ناتوانن بە پێ بڕۆن و هەندێکیان لە دڵتەنگیەکی زۆردا بەهۆی لە دەستدانی نزیکەکانیانەوە. هەمویان زۆر لاوازن لایەنە جستەیەکانیان دەری دەخات کە ئەوان بە بارودۆخێکی زۆر سەختدا تێپەڕ بوون. هەروەها هیچ خواردن و خواردنەوەیەکیان بۆ ماوەیەکی دوور و درێژ پێ نەگەیشتووە. زۆر لاوازن توانای ڕۆیشتنیان نییە. ئێمە زۆربەیانمان لە ژووری ڕاوێژکردن هێشتوتەوە. هەندێکیشان پێویستیان بە چارەسەری خێرا هەیە بۆی وشک بوونەوەیان. لەگەڵ ئەوەشدا لایەنی دەرونیان پێویستی بە چاودێری هەیە بەهۆی ئەو بارە سەختەی بینیویانە. گومانیش دەکات هەندێک لەو ژنانە دەستدرێژی سێکسیان کرابێتە سەر. هەندێکیشیان ڕەوانی نەخۆشخانە کراون بەڵام زۆربیان بێ ئاگان لە کەرنتێنەکردنی کەمپەکانیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. ڕەنگە زۆربیان ڕوبەڕووی دەستدرێژی سەکسی بوو بن لەسەر بەلەمەکە ئەگەرچی هیچ کامێکیان قسە و لێدوانیان لەو بارەیەوە لێوەرنەگیراوە چونکە ئەمە پرسێکی شاراوەیە کاتێک دێتە سەر حاڵەتێکی وەهای دیاری کراو. بەڵام بڵێ وا دەبینرێت کە دەستدرێژی سەکسی کراوەتە سەر ژنەکان لەسەر بەلەمەکە. بۆ چەندین ساڵ ڕۆهینگاکانی میانمار لە بەنگلادیشەوە لە ڕێگەی بەلەمەوە بەرەو تایلەند و مالیزیا کۆچ دەکەن. کاتێک شەپۆلەکانی دەریا ئارامتر دەبنەوە لە نێوان مانگی 4 بۆ مانگی 10دا بە سەدانیان گیانیان لەدەستداوە بەهۆی ئەوەی قاچاقچیەکان لە ناوەڕاستی دەریادا جیان دەهێڵ.